سڵاوتان لێبێت من یادگار فایقم ئەم ئێوارەیە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێی باسی ڕۆژ. وەکو ئاگادارن لە ئێستادا لە هەرێمی کوردستان لایەنە سیاسەکان بە بەردەوامی وەکو وترێن مناوەرەیان هەیە و قسەیان هەیە و بەڵام ئەوەی لە ئەرزی واقعا بینرێت لێک نزیک بوونەوەیەکی ئەوتۆ بەدی ناکرێ ئەوەشی باس دەکرێت زیاتر لێک نزیک بوونەوەی بۆ نمونە پارتی وێکێتیە یان یەکێتی و گۆڕانە یان لایەنە ئیسلامیەکانە لەگەڵێکە بەڵام ئەوەی کە باسی لێ ئەکرێت کە لێک نزیک بوونەوەی تەواوی لایەنەکان بێت کە لە بەرژەوەندی و چاکەی تەواوی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە بێ وەکو پێویست بەدی ناکرێ و ئەمەش بە شێوەیەک لە شێوەکان نیگەرانی لای هاوڵاتیانی هەرێمی کوردستان دروست کردووە. لە ئێستادا زۆر باس لەواکرێت کە لە ناوچەکە ینی ئەوانەی هەرێمی کوردستان کەوتۆتە نێوانیانەوە بە کۆمەڵێک گۆڕانکاری ڕیشەیی و هەستیارە تێپەڕن و باس لەواکرێت کە نەخشەی ناوچەکە بە شێوەیەک لە شێوەکان ئاڕێژرێتەوە لەلایەن وڵاتانی زلهێزەوە و تەنانەت باسی ئەوە شەکرێکە کێکەکەش دابەش کراوە ئەمە عێراقەوە ئەمە سووریایەوە ئەمە چۆنە بێت و چۆن نابێ بەڵام قسەیەک لەسەرەوە هەیە کە نێوماڵی کورد نێوماڵێکی شپرزەیە و ئەگەر کورد بەم شپرزەیی ئێستا بەردەوام بێت ئایا بۆ قۆناغی دوای داعش دوای ئۆپەراسیۆنەکانی مووسڵ ئایا چاوەڕێکرێ هیچ دەستکەوتێکی هەبێت. قسەیەکی تر لەسەر ئەوەیە کە کورد چی بکات یاخود لایەنە سیاسەکان و پارتە سیاسەکانی هەرێمی کوردستان چی بکەن بۆی لە قۆناغی داهاتوودا کورد بە شێوەیەک لە شێوەکان بەدەستی بەتاڵ نەیەتە دەرەوە و هەموو شتانەی لە ڕابردووەوە و لە پێش ڕاپەڕینەوە و لە شۆڕشەکانی پێشووتریشە باسی کردووە هەر لە بەدەستێنانی مافەکانی و سربەخۆیی و دەوڵەت و هەموو ئەم پرسە گرنگانە هەمووان پێکەوە خاوەنی بن و پێکەوە خاوەندارەتی بکەن و پێکەوە هەنگاوی بۆ بنێن. قسەیەک لەسەر ئەواکێ لە ئێستایە کە لە هەرێمی کوردستان دەستەیەکی سەرۆکایەتی وەکو لە تەرحەکەیەکێتی نیشتیمانی کوردستان هاتووە دەستەیەکی سەرۆکایەتی دروست بکرێت بۆ بەڕێوەبردن و ئیدارەدانی قۆناغی گواستنەوە ئەمە تا چەندە منطقیە و هەروەها کۆی قسەکانمان کۆکەینەوە بۆ قسەکردن لەسەر ڕێکخستنی نێوماڵی کورد و کاریگەریەکانی لەسەر داهاتووی کوردستان. بۆ ئەم ئێوارەیە من سێ میوان سێ مامۆستای ئەزیز لێرە حزوریان هەیە لەگەڵمە کاک عەدالەت عەبدوڵڵا وەکو نووسەر و چاودێری سیاسی حزوری هەیە دکتۆر ئومێد ڕەفیق مامۆستای زانکۆ و پسپۆری لە زانستە سیاسەکان هەیە پرۆفیسۆری یاریدەدەرە زۆر بەخێر بێن هەروەها مامۆستا سیروان حەمە شەریف مامۆستای زانکۆ ئێوەش بەخێر بێن سەر و سەرچاوم. کاک عەدالەت گەر لە جەنابتانەوە دەست پێ بکەم ئەوەندەی خوێندنەوەتان هەبێ بۆ دۆخەکە و ئەوەندەی ئەبینن لایەنە سیاسەکان هەریەک بە شێوەیەک لە شێوەکان لە جوڵایە ئەوە نییە بڵێ دانیشتە بێتن و قسەیان نەبێ بەڵام لە یەک نزیک نین یاخود بەشێ بڵێن گوتارەکان خاڵی هاوبەش لە نێوانیانە کەمە ئەمە چ کاریگەریەکیە بێت و ئەبێت چی بکرێت؟ لە ماوەی ڕابردووە کۆمەڵێک هەنگاو هەبووە کۆمەڵێک دەست پێشخەری هەبووە ناتوانین بڵێن جموجوڵێک نییە لە ئارایە ئەوەی هەیە بینرێ قۆناغی جمود تێپەڕێنرا ینی لەگەڵ توانین بڵێن لەگەڵ ئەو پەیامەی بارزانی تقریباً بەشی هەرە زۆری هێزە سیاسەکان پێشوازیان لێ کردووە و بە بنەمایان وەرگرت بۆ ئەوەی جارێکی تر جموجوڵی سیاسی بکوێتەوە هەرێمی کوردستان. بەڵام ئەوەی کە کێشەیە ئێستا لە گۆڕەپانی سیاسیەوەی بە دوواداچوون بۆ ئەو پەیامە نەکرا بەداخەوە یعنی هەندێک دانیشتن هەبوو لە نێوان نێچێتی و پارتی لە نێوان گەڕێکی گفتوگۆ و دانوستان هەبوو لە نێوان پارتی و گۆڕان لەگەڵ هێزە سیاسەکانی تر لەگەڵ هێزە ئیسلامیەکان بەڵام ئەمە لە شوێنێکا ڕاوەستا پرسیار ئەوەیە بۆ ڕاوەستا ئەمە بە بڕوای من هەندێک جار هەندێک هەڵوێستی سیاسی لە هەندێک ساتەوەختی مێژوویە بۆی هەیە بێتە مای ئەوەی کە تەویلی بۆ بکرێەوە بۆشی هەیە هەنێک لە تەویلەکان بە زیان بشکێتەوە یان جۆرێک لە ڕژبینی و بێمتمانەی بڵاو بکاتەوە یەکێک لەو ڕاوەکردانەی کە هەیە بۆ ئەوەی بۆچی بە دوواداچوون بۆ پەیامەکە لە شوێنێکە وەستا و درێژەی نەکێشە ئەوەیە کە ترسێک هەیە لەوەی کە پەشیمان بوونەوەیەک هەبوو بێ لەو پەیامە لە کاتێکە یعنی ئەمەوەکو باسمان کرد ڕاوەکردنە چکە بە شتی ڕەسمی تا ئێستا لە ئارایە نییە ینی بۆ نمونێ من نەمان بیستووە لە خودی بارزانیەوە بڵێ منە و پەیامە یان ئەو مبادرەی کە کردومە لی پەشیمانم
ئەوەی کە باسم لەوە کردووە مەسەلەی سەرۆکایەتی هەرێم و مەسەلەی سەرۆکایەتی پەرلەمان و مەسەلەی حکوومەت ئەمانە هەموو بە پاکێجێک هێزە سیاسیەکان گفتوگۆی لەسەر بکەنەوە هەوڵدەن ڕێگە چارە بدۆزنەوە نەمان بینیوە لە بارزانی کە بڵێ لێ پەشیمانم. ئەجا لە خەلفی کەوالیس چی هەیە لە هەندێک کۆبوونەوەی نێوانی چتی پارتیە چوڕیداوە ئەوە بێ ئەوان ڕایگشتی دی ئاگادار بکەن ئایا شتێک هەیە پەشیمبان بوونەوەی لەم بابەتە ئەگەر نییە ئەبێ ئەو تەویلە کۆتایی پێ بێ واتە هەمیش جارێکی دووهەمی دانیشتن و کۆبوونەوەکانەوە هەستەکەن ئەوەندەی چاودێریتان کردووە بە شێوەیەک لە شێوەکان گومانی ئەوە پەشیمان بوونەوەیەک بێت پاشە کشەیەکە بێت بە دیاریکراوی ئەوەی ئەنی ترسێک هەیە گومانێک هەیە لەوەی کە پاشەکشەیەک هەبوو بێ لە پەیامەکەیە لە کاتێکە بە بڕای من ینی پەیامەکە ئەگەر لە بۆنەیەکی دیاریکراویشە خراپێتە ڕوو دەرگایەکی باشی کردەوە و ئەوەی کە چاوەڕوان نەکرا و ئیسیجابەی خێراشی بەدوای هات یعنی بۆ نمونە ئەمە هەم ئاگاداری و پەیوەندی گرژین کە لە نێوان ئەنی بەداخەوە لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕانە هەیە بە پلەی یەکەم بینیمان ئەو پەیامە تا ڕادێک ئەو گرژەی وەک خاوی کردەوە دانیشتنیشی بەدوای هات و ئەمە دوای قۆناغێک لە جمود و نەکرد لە جمودی سیاسی بەڵکو قۆناغێک لە ئەمە بەچی تیا ئەپەڕێنرێت ینی ئەو جمودەی ئەو متبوونەی بوونی هەبوو بە پەیامەکە کۆتایی هات ئێستا دیسانەستەکەی بە شێوەیەک لە شێوەکان دەستی پێ کردەوە بەوە تێپەڕێنرێ یەکەم خودی بارزانی خۆی لە بۆنەیەک قۆزێتەوە بۆی جارێکی تر پێداگرێتەوە لەسەر پەیامەکەی خۆی دوو مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان ڕاستپێرێ کە بەدواداچوون بۆ پرۆژەکە بکەم بۆ لەبەر ئەوەی ڕاستە بارزانی ئێستا موقعیشی دیاریکراوی فەرمی هەیە لە کوردستانە لە دەرەوەی مەسەلەی ئیشکالیت لەسەر موقعەکەی بەڵام لە هەمان کاتە و سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانە و لەبەرەوەی بەشێکی قەیرانە سیاسیەکان باسەکەین ئمە باسی قەیرانە ئابوووریەکان ناگەین کە تەورێکی فراوانەوە ئەتوانین تا ینی بە چڕوپڕی لەبارەوە بدوین ئەوەی کە پەیوەندی بە قەیران سیاسیەکان بەشێکی بڕگەیەکی پەیوەندی بە مەسەلەی پێگەی سەرۆکایەتی هەرێمی کوردستانەوە هەیە ئەبێ بارزانی خۆی مەکتەبی سیاسی جارێکی تر ڕاست پێرێتەوە بۆی گەڕەشتی گفتوگۆ دەست پێ بکاتەوە بۆ ئەوەی جارێکی تر ئەو گومانانە ئەگەر هەبێ ئەو ڕاوەکردنە هەنێ جار ئەڵێن نەرێنیانە کە بۆ مەسەلەی ئەگەر تەنها ڕایەکە ڕەت بکرێتەوە و بەڕەسمی ڕای ڕاستەقینە و ڕەوانی خۆیان بەڵێ ئەو تەمەژێ لەسەری کۆتایی پێ زۆر سوپاس دەکەم کاگادالە دکتۆر ومێد بێمە لای جەنابتان زیاتر ئەو دووریەی نێوان حزبەکان ینی ئستغلالی بکەین بۆ قسەکردن لەسەر قۆناغەکە لە ئێستایە وەکو لە پێشەکیەکەی ئاماژەم پێدا ئەوترێت ئەم منتیقەیە ئەم ناوچەیە بە ئاڵۆزیە و وەکو ناوی لێنرێ ئەوترێت ئەمە ژانێکە ژانێکی گرتووە و ینی لە قۆناغی داهاتوە قۆناغێکی تازە لەدایکە بێ کورد ئامادەیە بۆ قۆناغە والله بتأكيد همو معطياتكان وتداعياتي سياسي أم كدركوت ولا مناوشية يعني هريمي نيو دولتيش ئاماژەن بوو ئەوەی کە گۆڕانکاریەک ئەبێ چۆن لە دوای بەهاری عەرەبی هەندێک گۆڕانکاری بوو ئەو گۆڕانکاریانە بەنسبەت میلەتانی ئەم ناوچەیەوە ینی بە شێوەیەکی زۆر ئەرێنی نەکەوتوێتەوە تا ئێستاش ئیستقراری سیاسی بە دوای خۆیانەیە ناوە تا ئێستاش ڵەژانی سیاسی لەو مەنتیقەیە هەیە یەکێک لەو بەرکەوتانەی کە لە دوای دروستبوونی ئیداری تازەی ئەمریکا و لە دوای ئەوەی کە ململانی هێزەکان لەم ناوچەی سڕ بووەوە یعنی زۆر چڕ بووەوە بە تایبەتی دوای ئەوەی کە رووسیا بە تونی تەدەخولی کرد لە کاروباری سووریا هەندێک گۆڕانکاری لەم ناوچەیە ڕوئەدا و تەسەورەکەم ئەو جەمسەرگیریەی کە ئەم ناوچەی داگرتووە هەر بەردەوام بێت تا مودەتێکی تر بەڵام ئەوەی کە پەیوەندی بە ئێمە هەیە وەکو کورد چەندێ حازرین بۆ ئەو گۆڕانکارنە بە تێڕوانینی من هەموو قوتەکان تەنها پەیوەندیان بە ناوماڵی کوردیەوە نییە ڕاستە ناوماڵی کوردی زۆر گرنگە بۆ ئەوەی کە ئەگەر تو حازر نەبی لە ناوەوە و فاکتەرەکانی ناوخۆ چی سیاسی بن چی ئابووری ئەگەر حازر نەبن یعنی زەحمەتە بتوانین لە بەرگەی گۆڕانکاریەکان بگری چونکە شەپۆلەکە زۆر بەهێزترە لەو ئاڵۆزەی کە لە ناوخۆیان هەیە بۆیە ئەگەر ئێمە چەندێک لە ڕووی سیاسیەوە توانیمانە لەگەڵ گۆڕانکاریەکانیش خۆمان بگونجین پێم وایە ئەمە فاکتەرێکی زۆر گرنگە یعنی قیاداتی سیاسی کورد جا حیزبە سیاسیەکان نوێنەرایەتیەکەن یان مؤسساتی شەرعی لە هەرێمی کوردستانە نوێنەرایەتیەکە چەندێ توانوێتی یعنی تەرحی خۆی مەکانەتی خۆی مرکزی قانونی خۆی بگەێنێتە ئاستی ئەو گۆڕانکاری و هاوکێشانی کە لە ناوچەکەی هەن بە تایبەتی لەگەڵ ئەمریکا و لەگەڵ ئەوروپا و لەگەڵ تورکیاش بە یعنی هۆکاریەوەی کە ئەمیش فعالێکی گەورەیە لە ناوچەکەیە
بۆیە باتێڕوانی من ئێمە لەم بەعدەشەوە نەماتوانیوە ئیسفادە لەو مەرکەزە قانونی هەرێمی کوردستان بکەین چی لە ڕووی ئەمنیەوە بێ و چی لە ڕووی دیبلۆماسیەوە بێ و هەروە چی لە ڕووی سامانە سروشتەکان و وزەشەوە بێ کە ئەمانە هەرسێکیان فاکتەری بەقوەتی هەرێمی کوردستان کە ئەمانتوانی زۆر باشتر ئیسماریان بکەین بۆ خزمەتی دۆزی یعنی کورد بەڵام پێم وایە ئێمە حاضر نین لە ڕووی فاکتەرە نێودەوڵەتیەکە و هەرێمیەکەشەوە چ جای ئەوەی کە لە فاکتەرە ناوخۆیەکەشەوە کەم کوڕی زۆرمان هەیە هێزە سیاسیەکان ناکۆکن پەرتەوازیەکی گەورە هەیە متمانەی سیاسی ناو هێزەکانە نیەوەی کە ئێستا جەنابەت باس کرد بۆچی لە یەکەوە دوورن یعنی نیازپاکێشی ئەو تۆ بەدی ناکرێ ڕاستە تەڕە هەیە فکرە هەیە بیرۆکە هەیە بۆی کە دکتۆریانی هەمیشە کاتێک کە گومانێک لە بەرامبەر دێتە ئاراوە لە کۆبوونەوەکانە چکە کۆبوونەوەکان خۆتەزانی هەمویان لە ئاستی مەکتەبی سیاسی و لە ئاستی باڵان وەکو کورد دەڵێ شەرم لە یەکتر ناکەن دانیشن مجاملە یەکتر بکەن و بە زمانێک قسە لەگەڵ یەکترا بکەن کە ڕەنگە مەبەستەکان نەگات لە کۆبوونەوەکان بۆچی ئەم تەمانە ناڕەوێنرێتەوە یان ئاڵۆزیەکان و ینی ناکۆکەکانی نێوانم حزبانە هێندە گەورن من هەمیشە و نمونەیە هێنمەوە ئەڵێم لە ڕابردووە کورد لەگەڵ بەعسە ینی مفاوەزاتی کردو و دانوستانی کردو و ڕێککەوتۆ لە پێناو بەرژەوەندی باڵای کووردە ئێستا ئەم لایەنانە هیچ بەرژەوەندیەکی باڵا و هێندە گرنگ و هێندە استراتیژی نییە کە کۆیان کاتەوە یان نایەنەوێ ئیرادەکە بوونی نییە بەڵێ وەڵاهی ڕاستەکەی ئەم کۆبنوانی کە ئێستا هەیە وەکو باسم کرد ئەگەر نیازپاشیشی لە پشتەوە بێ لە ڕووی سیاسیەوە ئەوەی لی ئەکەوێتەوە کە ئێستا باسی متمانە ئەکەنێ بێ یەکەم نیازپاک بن بەرامبەر بێ دووە بێ متمانەیان بەیەکە بێکە بەڕاستی ئەمە لە کوردستانە زۆر کێشەیەکی گەورەیە کە هێزە سیاسیەکان متمانیان بە یەکتری نەماوە دوو هێزی چەکداریان هەیە ئەم هێزە سیاسیانەی هەرێمی کوردستان بۆیە ئەم مەترسی بەکارهێنانی هێز و مەترسی ئەوەی کە هیچیان بڕوایان بەویتر نییە ئەمە وای کردووە کە ئەو کۆبنوانی کە ئەکرێ بێدەرەنجام کۆتاییان پێ بێ مەسەڵەن ناکرێتەوە هەفتەیە کۆبوونەوە ئەکەی گەڕێکی مفاوەزات دەست پێکاتەوە لە دوای مانگێکی تر جارێکی تر یعنی لای هاوڵاتیان دروستە بێ پێیان وایە کێشەکان چارەسەر بن بەڵام لە نەتیجەیە سەیرەکەی ڕێکەگەنە و ڕێگە داخراوی کە هاوڵاتیش لە مێشکی خۆی پێشوەختە دروستی ئەم بابەتە هەر پەیوەندی نییە بە لایەنە سیاسیەکەەوە ینی بەسان مفاوەزاتێک پەیوەندی هەیە بە بازارڕەوە پەیوەندی هەیە بە سایکۆلۆژیای خەڵکەوە پەیوەندی هەیە بە زۆر فاکتەری ترەوە ینی یەک هەواڵێکی دڵخۆش کرد یەک کۆبوونەوە بازار ئەجوڵێنە ژیانی خەڵک سایکۆلۆژیای خەڵک ینی بە شێوەیەکی تر ئاراستاکە بۆیە ینی ئاسان یعنی تۆ مەسە هەفتەیەک دانیشی بۆ دوو مانگی تر جارێکی تر دابنیشیتەوە ئەمە نەتیجەی ئەوەیە ڕەنگە مەکتەب سیاسیەکانی سەریح نەبن لەگەڵ یەکە ینی ئەوەی کە تۆ جەنابەت باسیەکەی ئەمان خۆشەرم لە یەک ناکەن پێم وایە زۆر شت بە شاراوایی لەگەڵ یەکە باسیەکەن لەبەرەوەی کە متمانیان بە یەک نییە و دوایەوەش غرورێکی سیاسی هەیە حزبێکی سیاسی پێی وایە کە خۆی حاکمی مطلقی ئەم وڵاتەیە حزبێکی تریش ئەو حەقە نادا بە و ئەم غرورە جا سیاسی بێ لە ڕووی سەربازیەوە هەیەە لە ڕووی سیاسیەوە بەکاری هێنن وای کردووە کە دوورکەوتنەوەکە زیاتر بێتان نزیک بنەوە زۆر سپاس دەکەم دکتۆر مامۆستا سیروان بێمە لای جەنابتان ینی لە کۆتا قسەکانی دکتۆر ئومێدەوە دەست پێ بکەم باسی لەوە کرد کە مەسەلەکە تەنها ئەوە نییە کە حزبەکان لەگەڵ یەک سەریح نین و باسی لەوە کرد کە بۆ نمونە لایەنەکان دوورکەوتنێک لە نێوانیان هەیە بەڵام تۆ سەیرەکەی کورد لەسەر ئاستی جیهان خۆی بە یاریچیەکی گرنگ دانێ بە پاڵپشتی هێزی پێشمەرگەی کوردستان ینی تۆ سیر کە هێزی پێشمەرگەی کوردستان هەمیشە ئەمە دووبارە ئەکرێتەوە سەرڕای تێبینیەکان لەسەر دۆخی ینی خودی پێشمەرگا کە بە چ زروفێک و بە موچەی دواکەوێت و کێشەکانی لە جێگەی خۆیەتی و معاناتی هەیە بواز لەمەیان بێنین تەوەرەکە لەسەر ئەمە نییە ینی کورد ئەڵێت ئێستا لە هێزی پێشمەرگەی کوردستان بە وەکالەتی جیان شەڕی تیرۆرەکە و بەرامبەری هێزێک و کۆمەڵە چەکدارێک وەستاوەتەوە کە لە عالەمە دەستەوەستانن بەرامبەری و کاتێک بۆ نمونە سەرکردەکانی کورد بەرپرسەکانی کورد سەردانی وڵاتانەکەن پێشوازی لە هەر بەرپرسێکەکەن وشەی پێشمەرگە بەکارەهێنن باشە کە کورد یاریچیەکی هێندە گرنگە کە وڵاتان هەستیان کردووە کورد ناکرێت ینی پشتگوێ بخرێت بۆچی لە ناوخۆی خۆمان ئەمە استغلال ناکرێت پێت وایە بە بێ ڕێخستنەوەی نێوخۆی کوردستان بتوانین ئەو یاریچیە بین کە خۆمان لە مێشکی خۆمانە بۆ خۆمانمان دروست کردووە بەناوی خۆی بەخشندەوە میێرەبان سوپاس بۆ دەرفەتەکەی جەناب سڵاو ڕێزی خۆشەویستم بۆرێک لە میوانەکان و بۆ بینەرانی بەڕێزی بەرنامەکەشت
بەڕاستی تێکڕای قەیرانەکان و تێکڕای ئەوەی لە هەرێمی کوردستان ڕۆدا هەردوو هاوڕێی بەڕێزم هەردوو میوانی بەڕێز کە باسییان کرد ڕنگ بێت مختص نەبێ بە ئێمەی کوردەوە بەتەنها یعنی شتێک نییە تایبەت بێ بە میلەتی کوردەوە ئەو قەیران و ئەو کێشە و ئاڵۆزیانە کە لە نێوانی ئەمە هەیە کاریگەری لەسەر بازار ئەو قەیرانە سیاسی ئابووری کۆمەڵایەتی تێکڕای قەیرانەکان زیادە ڕۆی ناکەم ئەگەر بڵێم پەیوەندی بە سروشتی ئینسانەوەیە چونکە ئینسان بە سروشت تێکڕای ئینسانەکان لە یەک جیاوازن یعنی نظریەکەی بیردۆزێکی پێی وایە وەک چۆن نەخشی سەرپەنجەی ئینسانەکان جیاوازە تەبع سابعە بە هەمان شێوە مێشکی ئینسانەکانی جیاوازە ئەم جیاوازی لە ئینسانەوە ئاکات جیاوازی لە دید و تێڕوانینە بۆ ئایندە بۆ ڕابردوو بۆ ئیسە بێتە ئاراوە لە ئەنجامی ئەم جیاوازی یەکتر بینینە ڕابردوو بینین داهاتوو بینینە شتێکی ترێتە ئاراوە کە ئەمەیان تۆزێک کێشەیە جیاوازیە لە جیاوازی بەرژەوەندیەکانەوە کەڵێ جیاوازی مەسالیحە لە ئەنجامی جیاوازی مەسالیحە پێکدادان دروستە بێت و ئەوەی پێک هەڵنەگونجان ئەوەی کە جەنابەت لەسەر تاو باسی کرد یەک نەگرتنی حیزبەکانیان هێزی پێشمەرگەی کوردستان لە دەرەوە ڕنگ بە ڕەنگێکی تری بێت لە ناوە ڕەنگێکی تری هەبێت بەڕاستی ئەوەی مای دەستخۆشیە کە من ئاماژەی پێ بدەم لە بنەمای حەزارەتە شارستانی تا ئەوتێکی إن الحضارة تقوم بوجه خصوص تقوم على أساس السلطة المركزية القادرة يعني بەڕاستی ئەمە باخۆمان نەخەڵەتێنین کاک یادگار و بینرانی بەڕێز ئاگادار بن شارستانیەت حەزارەت وەستاوە لەسەر هێزێکی بەدەسەڵات هێزێکی مرکزی چونکە کە تۆ هێزی نەبوو دراوسەکان خەڵکی تر هێرش دەگرێتە سەری بۆیە هێزی پێشمەرگەی کوردستان ئەو هێزەیە کە سوپاس بەخوا ئیمڕۆ مای شانازی ئێمەیە و ئەو بۆیە کۆمەلگای نێودەوڵەتی شۆک جەنابەت فەرموود بە نوێنەرەتی کۆمەلگای نێودەوڵەتی شەڕی دوژمنێکە کاکە ئەم دوژمنە بە ئێمە لە بیرمان نەچێت لە ناوچەکەی ئەمریکا کاری تیرۆریستیەکە لە فەڕەنسا کاری تیرۆریستیەکە لە تێکڕای ئەو وڵاتانە کاری تیرۆریستیەکات بەڵام هێزی پێشمەرگەی کوردستان بە درعێکەوە وەستاوە پارێزگاری لە هیچ نەبێ ئەم بەرنامەی ئێماکە لە ئێماکە کە ئێمە بە ئارامشی دانیشتوین لێرە و هێزی پێشمەرگەی پارێزگاری لە ئێمەکە خۆشبەختانە ڕاستە لە سەردەمی کۆناوتراوە کورد شەڕی بە ماسولکە کردووە ینی لە کورد لە بەرەکانی شەڕ هەمیشە سەرکەوتوو بە بەڵام سەر مێزی گفتوگۆ کورد لە کایەکان نەبووە بە جۆرەکان لە دەروی کایە سیاسیەکە بوو یان ئەگەر لە کایەکەش بوو بێ لە وەکەڵی هاوکێشە سیاسیەکەی هەڵ نەهێناوە و نەیزانیوە بە چ شێوازێک ئەم ئاراستەی ئەم سیاسەتی خۆی بکات خۆشبەختانەوەی کە ئیسە جێگەی دەستخۆشیە جێگەی دڵخۆشی منە وەک مامۆسایەکی زانکۆ خەڵکێکی ئەم هەرێمی کوردستانە ئەوەیە کە لە 190 دەوڵەتی جیهانە تاکە هەرێمێکە بەشداری لە کۆنگرێکی ئاسایشی نێودەوڵەتی کات هەرێمی کوردستانی ئێمەیە حتا ینی گەشتە ڕاستێک دەوڵەتێکی خاوەن هێز و دەسەڵاتی وەکو فەڕەنسا کە خاوەنی ناپلیۆنە خاوەنی جان جاک ڕۆسۆیە کە خاوەنی شۆڕشی فەڕەنسیە خاوەنی ڤیتۆیە دەوڵەتێکی ئەوەنە گەورە لە ماڵپەڕی فەرمی خۆیەوە نانووسە هەرێمی کوردستانی عێراق نووسە هەرێمی کوردستان تێکڕای ئەمانە ئاماژەن بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان یان کورد توانێتی لعبەیەکی سیاسی باش بکات لە بیرمان نەچێکا گیادگار بۆ جەناب و بینەرانێک لە میوانە بەڕێزەکانیش سروشتی پێکهاتەی ئەم هەرێمی کوردستانی ئێمە بە شێوازێکە کە چاوی تەموعی وڵاتانی هەرێمایەتی نێودەوڵەتیشی لەسەرە باش مامۆستا کە لە ئاستی دەرەوە ئەو مامەڵە جوان و ڕێک و پێک و بە پرۆتۆکۆڵ و بە دیبلۆماسیەت و بە ڕێگای خۆی لەگەڵ کووردا ئەکرێ بۆچی کورد ئەمە ئستیغلال ناکا بۆی ناوخۆی خۆی زیاتر ڕێکاتەوە چونکە هەمیشە وایە یعنی وڵاتانی دنیا بۆ منە ئەمریکا فەڕەنسا مامەڵە لەگەڵ وڵاتێکە ئاکا کە لە ناوخۆی خۆی تەواو یەکگرتوو بێت هیچ نەبێت لەسەر بەرژەوەندیە باڵاکان لاریم نییە لەوەی سروشتی مرۆڤەکە جیاوازبین و جیاوازبیر بکەینەوە بەڵام هەست ناکەی بەرژەوەندیەکانیش لە شوێنی ئەبێ یەک بگرنەوە کاتێ بەرژەوەندی باڵای هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێت نەک بەرژەوەندی تاکە کەسی و حزبی بەتأکید عەرەب قسەیەکیان هەیە ئەڵێن الدنیا مختلفات تأتلف ومؤتلفات تختلف ئەم ژیانە چی یعنی بە دوو شە پێناسیەکەن ژیان بریتێ لە کۆمەڵێکی جیاواز یەکەگرن کۆمەڵێک یەکگرتوو جیابنەوە بۆچی بۆ شتێک ناوی بەرژەوەندیە من تەواو متفقی ڕاکەی جەنابتم ئێمە پێویستە ئەحزابی سیاسی بۆچی دروست بووە بۆ بەدەستهێنانی مافە نەتەوایەتیەکان دروست بووە مافی نەتەوایەتی پێویستە زاڵ بێت چەترێک بێت تێکڕای حیزبە سیاسیەکان لەژێرا کۆبنەوە بەڵام سەرنجی جەناب و بینەرانیش ڕاکێشم بۆ موقیفێکە پیاوێک لە مێژوو شانازی پێوەگەنای مەهاتەما غاندی بوو مەهاتەما غاندی کاتێک بەڕێگا ئەڕۆشت 700,000 کەس شوێنی ئەکەوت ئێمە بەراوردی نەکەین بە سەرۆکی هەرێمی کوردستان و بڵێنەوە بەڵام بەراورد بە مەهاتەما غاندی بکەین ئەم پیاوە کە بەڕێگا ئەڕۆشت 700,000 کەس بە شوێنی ئاڕۆشت ئەوت منەشم یاسای بریتانیا ئاشکێنم کاتێک لیان پرسی ڕۆژنامەنووسەکان بەڕێز غاندی یعنی تۆ چۆن 700,000 کەسەکەوێتە دوادەچی یاسای بریتانیا ئاشکێنی بریتانیا ئەو ئیمپراتۆریەتەیە کە ڕۆژی لێ ئاوا نابێت بەیانی ڕۆژ هەڵیێت لە بریتانیا ئێوارە ڕۆژ ئاوا بێت لە بریتانیا بۆچی کوڕە گەورەکەی خۆتی اعترافت پێ ناکا یعنی بەڕاستی ئەمە نمونەیەکی زۆر زیینەوە بۆ ئێمەش ئەوش قسەیەکی جوانەکە ئەڵێ بە تێپەڕینی کات
کوڕە گەورەکەم قەناعەتەکە کە باوکی لەسەر حەق بووە زۆرشت بە تێپەڕینی کات ڕاستە بێتەوە یعنی کۆمەڵێک ڕنگ بێت تا زەمان جارە و تێپەڕینی کاتە درەنگ ئەکات بەتەکید لەبەر تەوقیتەکە ئێمە تەوقیتێکی وەک جەناب و برادران ئاماژەیان بێت تەوقیتەکەمان تەوقیتێکە کە جوڵەیەکی ناسروشتی لەم خۆرەڵاتی ناوەڕاستە هەیە بە تایبەتی چونکە ئەگەر سێکی بەعسە دیبلۆماسیەکان و دیبلۆماسیەکان وەزیرانی وڵاتانی دەروبەر حتا وەزیرانی وڵاتانی خارجی بە شێوازێکە کە لە 180 لە بۆ نمونە پەیوەندی نێوان تورکیا و رووسیا لە گەورەترین ئاڵۆزیەوە بوو بە گەورەترین دۆستایەتی لەبەر چی لەبەر ئەوەی وەکەڵێ بۆ ئامادەکاریەکە وەک جەنابەت فەرموود ئاماژەت بێدا بۆ بەرەژانێک زۆر بەڕاشکاوی پرسیارێکت لێ بکەم مامۆستا ئەوەی لە دەرەوە ئێستا نوێنەرایەتی ئەکرێ کورد وە لە ناوخۆش لە ڕێگەی کاک مەسعود بەرزانیەوە ئاکرێ باشە و کاک مەسعود بەرزانی وەکو مامۆستا عەدالەتیش ئاماژەی پێدا لە هەمان کاتە سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانە هەست ناکەی بۆ ئەوەی ئەم نوێنەرایەتیە شوێنی خۆی بگرێتەوە و ئەنجامی هەبێ ئەبێت زۆرترین تەسحیە لە مەسەلەکانە پارتی بیدات بەرامبەر بەلایەنەکان بەڵێ ڕاستە فەرمووی ڕنگ بێ زۆرترین تەسحیە بەڵێ بە تەکید دەبێ پارتی بیدا بەڵام با یەکشتی عەرزی جەنابەت بکەم بەڕاستی یەکێک لەو هەڵە سیاسیانەی کە ئێمەی تێکەوتین چونکە ئینسانە بێ بە هەڵی خۆی بکە یەکێک لەو هەڵە سیاسیانە کە ئێمە تێکەوتینەوە بە حکوومەتێکی بنکەفراوانمان دروست کرد چ بەپێی سیستەمی دیموکراسی چ بەپێی سیستەمی خوایی چ بەپێی سروشتی ئینسان پێویستی بە ئۆپۆزیسیۆن هەیە ئێمە یەکێک لە هەڵەباوەکانمان ئەگەر قسەکردن لەسەر ئۆپۆزیسیۆن بۆ دوای ناوبڕەکە هەڵبگری زۆر سوپاس دەکەم دێمە وڵات بێگومان بینەرانی ئەزیز ناوبڕێکی زۆر کورت و لە دوای ناوبڕەکە گفتوگۆکەمان بەردەوامەکەین بەڵێ بینەرانی ئەزیز دووبارە سڵاوتان لێبێت لە باسی ڕۆژ بەردەوامین مامۆستا سیروان لە کۆتایی قسەکانتە قسەت لەسەر ئۆپۆزیسیۆن کرد یەکێک لەو تەوەرانی من لێرە اختیارم کردو زەڕورەتی بوونی ئۆپۆزیسیۆنە ئایا هەستەکەی هێشتا قۆناغەکە ینی هاتنە ناوەوەی دووبارەی ئۆپۆزیسیۆن هەڵبگرێ زیان ضرورە ڕنگ بێ من هەڵە بم من وەکەڵێ بەڵام من باوەڕم وایە ساڵێک پێشی سەر لە بەرنامەیەکی تریشاوتم وتم هیچ سیستمێکی دیموکراسی بەبێ ئۆپۆزیسیۆن پێش ناکەوێت ئێمە ئەگەر بڵێن خەتەرمان لەسەر قەت بەقەت ئیسرائیل خەتەرمان لەسەر نییە تێکرای ئەو وڵاتانی کە لە چواردەوری ئیسرائیلن هەمویان نادۆستی ئیسرائیلن نەیاری ئیسرائیلن لەبەرەوەی ئێمەش بەقەدەر ئێمەش ڕاستە نەیارمان هەیە بەڵام پێویستە ئێمە پێویستمان بەوە هەیە من بە باوەڕی خۆم باوەڕم وایە پارتی وەکیتی ئەو حیزبانەی کە ئەیانەوێت بە ڕوخمی ئەو کەم و کوڕەی کە لە سیستمی کاریگەریشا هەیە باوەڕم وایە پێویستە حکوومەتێک تەشکیل بکەن کە ئیدارەی ئەم وەزعە بدرێت لە بەرامبەری شابزوونەوەی گۆڕان بەو هەموو ڕخنە و تێبینیەوە کە من وەک مامۆستایەکی زانکۆ لەسەر ئەدای شێوازی ئۆپۆزیسیۆن بوونەکەی هەم بوو بە ڕوخمی هەموو ئەمانە ئەوان ڕابردوویەکەن لە ئۆپۆزیسیۆن بوون هەیە بۆیە باوەڕم وایە زوتنەوەی گۆڕان و ئەو چەند ئەحزابێکی تر ئەگەر خۆیان پێیان باشی لە ئۆپۆزیسیۆن بوون بە قەناعەتی من قازانجی زیاتر بە هەرێمی کوردستان بە دۆزی ڕەوای ئێمە و بە کۆی پرۆسەی سیاسی هەرێمی کوردستان لە دەرەوەش و لە ناوەشە گەیەندن سوپاس دەکەم هەر بژیت مامۆستا عەدالەت بێمەوە لای تۆ دیسانەوە لەسەر ضرورەتی بوونی ئۆپۆزیسیۆن هەستەکەی ینی لە ئێستاە باس لەوە کرێت هەستەکەی ینی خەریکت دابەشە بێ بەسەر بلۆکە بۆ منە بلۆکی پارتی و یەکێتی و یەکگرت و لێرەشەوە بلۆکی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی دروست بێت هەستەکەی ئەمە بە شێوەیەک لە شێوەکان ئەتوانێت لە ئێستاە خزمەت بەم ڕۆی کوردستان بکات و بە لە بەرچاوگرتنی ئەزمموی حکوومەتی بنکەفراوان و ئەوەی کە بە چاوی خۆمان بینی ومانەوە ئێستا شتایە ینی بوونمان هەیە و نەگۆڕاوە بەڵێ خۆی حکوومەتی پێچەنانی حکوومەتی بنکەفراوان لە دایکبووی هەلومەرجێکی دیاریکراوە بوو کە ئەو هەلومەرجە تاکو ئێستاش سایدە بەردەوامە یعنی پێشەر شتێ بیرۆکی ئەم حکوومەت لەوە هاتووە کە یەکەم ئەزمموی حکوومەتی دوو هێز ئەوەی کە دوو هێز لە ناو گۆڕپانی سیاسیە بڕێون کە زۆر جار بە پلارەوە پێوترا حکوومەتی 50 بە 50 ئەو ئەزممونە بە زۆر پێوە ئەزمونێکی سەرکەوتو نەبووە یعنی پێویستەکە تێپەڕێنرێ ئەمە یەک دوو چکە تەفسیری سیاسی بۆ ئەو ئەزمونەوە بووە کە لە کۆتاییە ئەوەی کە پێ ئەوتێ دابشکردنی پرەنسیپی دابشکردنی دەسەڵات لە وڵاتە دابشکردنێکی عادیلانە نەبوو داوەکو دابشکردنێکی حزبی بووە دوو هێزەکە بەشی هەرە زۆری جونگەکانی دەسەڵاتی وڵاتیان لە دەستی خۆیانە کۆکردو ینی ڕخنەکە مەبدەی ڕخنەکە لەوە هاتووە کە ئەم مۆدێلە لە حکومڕانی کوردستان تێپەڕێنین بە تایبەتی کە هۆکارێکی بابەتی لە ئارایە ئەویش ئەوەیە لەگەڵ ساڵی 2009 ئێمە هەڵبژاردننی ئەو ساڵەیە هێزی سیاسی تر دێتە گۆڕەپانەکەەوە ئاڵ و گۆڕ بەسەر تەنانەت ئەو سونایەتش دێکە نیزامی سیاسی ئەمەی لەسەر دروست بوو کە مەسلەی یەکێتی و پارتی بوو یەکێتی تووشی حاڵەتی لێکترازان بوو
ئەو هێزی تر لە ناو ساحەی سیاسی دروست بووە ئەم هێزە بە دەنجی خەڵک هاتاکایەوەکەم بستمان لە بزوتنەوەی گۆڕانە هێزی تری سیاسی لە ساحەکەیە بڕیاریان داوەکە وەکو هێز ئیسلامیەکان طبعا بەپێی استحقاقی انتخابی هەستکەن کە قۆناغی لە سنعی قراری سیاسی کوردستانە جێدەستیان هەبێ و قورسایی خۆیان ڕەچاو بکێ هەموو ئەم پەرسەدانە کۆمەڵی فاکتەری ینی کۆمەڵی عاملین بوون یعنی بابەتی بوون بۆ ئەوەی ئێمە بیر لە فراوانکردنی بازنەی حکمڕانێتیکردنی کوردستان بکەنەوەتە بنەمایەکی هەبوو بنەمایەکی مۆزوعی هەبوو ینی لە خۆ نەهاتوە مەسەلەکەەوە نییە لە مەکتەبی سیاسی یەکێتی یان پارتی و بڕیاردرا بێ بە شێوەیەکی دراماتیکی حکوومەتێکی دوو قۆڵی تێپەڕین بەرە حکوومەتێکی بنکە فراوان شتێکی وان ئارایان نیە بەڵکو کۆمەڵێک پەرسەندنی سیاسی گرنگ وەرچەرخێنەر و کاریگەر هاتووتەکایەوە بۆیە بابەتی حکوومەتی بنکە فراوان هاتەکەیەوە حکوومەتی بنکە فراوانیش طبعا لە هەلومەرجێکە دەستی پێکرد کە هەلومەرجێکی ئاڵۆز بوو بەڕاستی لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابوووریەوە کوردستان دووچاری کۆمەڵێک قەیرانی گەورە بووە لە ڕووی ئەمنیوە دووچاری شەڕی داعش بووە هەر لە ئاستە سیاسەکە ئێمە پەیوەندیەکی گرژمان دەست پێ کرد لەگەڵ حکوومەتی بەغدایە هەموو ئەم قەیرانانە بەسەرێکەوەی کرد کە لە کۆتاییە کاتێک کە دێی دەستنیشانی بەرپرسیارەتی ئەکرێ ئەم هێزانە کە لەناو حکوومەتەکان هەرێکان بەشی خۆیان ئەرگومنتیەوان هەیە کە یەکتر تۆمەتبار بکەن لەوەی شێ بەرپرسیارە لەو لە بەرچاوگرتنی ئەگەم ڕستەیەەوە ئەمەش واکە کە هەنیە جار ڕەخنە لە ئەزمموی حکوومەتی بنکە فراوان بگیری ئەجنا وەکو پرەنسیپێکی یەکەم واردە کۆمەڵی هێزن چونەتە هەڵبژاردنەوە طموحی ئەویان هەیە لە ڕێگەی یانەوەی لە ڕێگەی حکوومەت و دامەزراوەکانی دەوڵەتەوە خزمەتی کۆمەڵگا بکەن ئەو بڵێنانە جێبەجێ بکەن کە لە کاتی هەڵبژاردنەکانە بە خەڵکێدەن وا لە ئەمە جگەلەوەی قەراریان نەداوە تا ڕۆژی قیامەت ئۆپۆزیسیۆن بنیان هیچ هێزێکی سیاسی نییە کە باشە بڕیار بدا تا ڕۆژی قیامەتەوە ئەمە پێوترێ گروپی فشار لە ئەزمموی وڵاتە دیموکراتیەکان نەکی گروپ هێزێکی سیاسی کە بێ بگاتە دەسەڵ لەبەرەوە تۆ ناتوانی داوا بکەیت بۆ نمونە حکوومەتی زۆرینە و کەمینایان حکوومەتێک کە دەسەڵاتێک لە بەرەیەک هەبێەوە بەرێک شەوێ ئەمە بە لە بەرچاوگرتنی ئەزمموی حکوومەتی بنکە فراوان پێت وایە جارێکی تر ئەم لایەنانە بە تایبەت پێنج لایەنە سەرەکیەکە ینی یەکێتی و پارتی و گۆڕان و یەکگرت و کۆمەڵ بتوانن جارێکی تر پێکەوە حکومی کوردستان بکەن یان ئەبێت ئەو بڕیارە بدرێ کە حکوومەتی زۆرینە پێک بێنرێ یان حکوومەتێک پێک بێنرێ کە بۆ نمونە یەکێتی و پارتی و یەکگرتووی تیابێ نازانم لایەنێکی تیابێت کۆمەڵی تیابێ یەکگرتووی تیانە بێت بەم شێوەیە گۆڕانی تیابێت بۆ نمونە یەکگرت و کۆمەڵی تیانە بێ پێت وایە ئەم شێوازی حکومڕانیە نەجاحەتێنێ یان ئەوەی کە دیسانەوار هەمویان پێکەوە و ئەزمونەکەش لە بەرچاوە زانی هەموو بیرۆکەیەکی دوورخستنەوەی ئەو هێزانەی کە ئێستا ئەم حکوومەتیان دوانن لەو سیناریۆیانە کە ئێستا باس ینی هەر فکرەیەکە بێ بۆ ئەوەی هێزێکی قسا بکەین لە ناو پرۆسی سیاسی لە کوردستانە هەر بیانوێکی بۆ بدۆزرێتەوە بیانوی ئەوەی بۆ نمونە حکوومەتی بنکە فراوان سەرکەوتونە بۆ کامەش قسەیەکی زۆر هەڵگرێت کە بۆ سەرکەوتن مێ باسمان لە کۆمەڵێک هۆکار کرد ئەو قەیرانانەی کە لە کوردستانە سەریان هەڵداوە دووەم ئاشکرایەکە ئەو سیناریوانەی تریشکە باسەکری ئەو سیناریوانە خۆی لە خۆیان جارێکی تر دەبێتەوە مای بەرەمهێنانەوەی کۆمەڵی قەیرانی تری سیاسی ڕەنگە بەنسبەت ئەگەر زۆر بەڕاشکاوانە قسە بکەین ڕەنگە بەنسبەت پارتی دیموکراتی کوردستانەوە زۆر گرنگ نەبێ بزوتنەوەی گۆڕان لە ناو حکوومەتە هەبێت یان نا یان کۆمەڵی ئیسلامی بەشدار بیا بەشدار نەبێ بەڵام ئەم بابەتە لە ڕووی سیاسیەوە کێشەی گەورە بۆ ئەو هێزانە دروستەکە کە لەگەڵ یا سبەینێ ڕێک بکەون حکوومەتێکی نوێ پێک بێنن بۆ لەبەر ئەوەی ئێمە حزبی سیاسی گروپێک نییە لە ئاسمانە گروپێکە لەسەر ئەرس گروپێکە جوگرافیای سیاسی خۆی هەیە ناوچەی نفوزی هەیە بنکەی جەماوەری هەیە هەموو ئەمانە ئەبێتەوە لە ڕووی سیاسی و اعتیباری بۆ هەستەکەی یەکێتی بتوانێت لەم هاوکێشەیە بوونی هەبێ بە تایبەتەوەتانێ یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ بزوتنەوەی گۆڕان ڕێکەوتنێکی سەرڕایەوەی کە گلەیان هەیە لەوەی کە ناچێتە پێشەوە هەنگاوەکان خاون ناوەڕۆکەکە جێبەجێ ناکرێ بەڵام لەم لاوە بۆ نمونە کاک مەلا بەختیار ئاماژەی بەوە داوە ئەگەر ینی بەپێی استحقاق و بەپێی سوقلی یەکێتی پارتی بێتە پێشەوە یەکێتی هاوبەش بکە لە حکومڕانی کوردستان بە شێوەیەکی تەواو ڕێک و پێک
ئەوە ئامادەن لەگەڵ پارتیشە ڕێکەون ئەگەر یەکێتی لەم حاڵەتەیە لەگەڵ پارتیە ڕێکەوێ و لەگەڵ گۆڕانیشە ڕێکەوتنێکی هەبێ و سەر ڕایەوەشکە قسە لەسەر ڕێکەوتنی استراتیژی پێشتری نێوان پارتی و یەکێتی شەیەکەت ئەڵێن هێشتا هەر لە ژیانایە و تەواو ینی چۆن بڵێ ماوەی بەسەر نەچووە یەکێتی بتوانێت ئەم هاوسەنگیە ڕابگرێ خۆی ئەگەر نازم نەخشە ڕێگاکەی چێکتان خوێندوتەوە یان ینی زانیاری تایە لەبارەی ئەوەی کە دیدی یەکێتی بۆ ئەو بۆ پەیوەندی لەگەڵ پارتی و بۆ مەسلەی ڕێکەوتنی لەگەڵ گۆڕان ئەوە ئێستا بووە بە نەخشە ڕێگای یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ 2017 یعنی ئەوە بڕاوەتەوە ڕوون کراوەتەوە لە پەیوەندیە بە پارتی دیموکراتی کوردستانەوە یەکێتی تەسەووری وایە کە پەیوەندی لەگەڵ پارتیە گرنگە ئەمە لە نەخشە ڕێگاکەی هاتووە پەیوەندی لەگەڵ پارتیە گرنگە طبعا لیستێک هۆکاری باس کردووە یعنی بۆ نمونە قۆناغی انتقالی دیموکراسی و مەسلەی وەزعی ناوچەکە و کۆمەڵی هۆکاری بەڵام لەگەڵ ئەوەشە ڕوونە لە نەخشە ڕێگاکەیە بە شێوەیەکی سەریح مەرجیتیا هەیە یعنی گرنگێتی پەیوەندی لەگەڵ پارتیە و چونە ناو هەر قۆناغی شتری ڕێکەوتن لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە گرێدراوەتەوە بە دووسێ مەرجەوە یەکێک لەو مەرجانە ئەوەیە کە ئەم ڕێکەوتنە بتوانێت کێشەکانی خەڵکی کوردستان چارەسەر بکات یعنی ئێمە ئایا قەیرانەکانی کوردستانە تەنها قەیرانی سیاسی تەنها شەڕە لەسەر دابەشکردنی دەسەڵات لەسەر تەوزیعی ئەدواری سیاسی لە کوردستانە نەخێر کێشەی جدی هەیە کە پەیوەندی بە ژیانی خەڵکی کوردستانە واتە یەکێک لە مەرجەکانی هەموو ڕێکەوتنێک یان جەدوای هەموو ڕێکەوتنێک لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان لە قۆناغی ئێستا و بۆ داهاتوو لەوەیە کە بتوانێت کێشەی خەڵکی کوردستان چارەسەر بکە ئەمە یەک دوو بتوانرێ هاوسەنگی لە نێوان هێزەکانە یعنی ڕەچاو بکرێت سیم شەراکەت ئەمە هاوسەنگیە هەست ناکەی بە شێوەک لە شێوەکان مەحاڵ بێت ینی بە یەکێ لەو خاڵانەی ناو ینی نەخشە ڕێگاکەی یەکێتی نیشتیمانی کوردستان دانرێکە بە شێوەیەک لە شێوەکان مەحاڵە بێ ینی تۆ لەو لاوە سەیرەکەی پارتی ڕەنگە ڕازی نەبێ حکوومەت بۆ جارێکی تر لەگەڵ گۆڕانە پێک بێنێتەوە لێرەوە گۆڕان پێی وایە کە پارتی جارێکی تر ناکرێ حکومڕانی لەگەڵا بکرێتەوە ئەبێ لێرە گۆڕانکاری بکرێت لەوێ یەکێتیش باس لەما کەس ناکەی بە شێوە لە شێوەکان مەحاڵ بێت ئەگەر مەحاڵ بکەواتە ئێمە ئیش ینی ئەوەی ینی هەڵوێستەکان واکەوێتەوە کە ئیش لەسەر ڕاگررتنی وەزعی قایم بکەین ئەوە وەزعی کە ئێستا هەیە ینی کێشەکە لە بنەڕەتە بۆ نەخشە ڕێگات پێشکەشکرێ بۆ پارتی لای خۆی و مبادرەکە بۆ بارزانی پەیام بڵاوەکات و لە بنەڕەتە بۆی وەزعی سایت ینی بارودۆخی باو تێپەڕێنرێ ئەگەر ئێمە قەنەعەتمان وا بێت لەسەر هەمان بیرۆکەی جاران هێزی تر هەیە ئەگەر لە قۆناغێکی دیاریکراوە ناکۆشیمان لەگەڵی هەیە تووشی بەریەکەوتن بووین بە ئەمە بێتە مای جۆرێک ینی بە شێوەیەکی لێبڕاوانە مقاتعکردنی یەکتر ناکرێت چونکە ئێمە بە بڕوای من دەورانی زۆر خراپتر لە پەیوەندی نێوان گۆڕان و پارتیمان بینیوە ها بیرتان نەچی ینی ئێمە سەردەمێک ئەگەر تەنها نمونەی مامەڵی لە پەیوەندی نێوان گۆڕان و یەکێتی بێگومان ئێمە ئێستا قسەکە لەسەر ئەوەیە یعنی دەورانی ترسناک هەبوو لە پەیوەندی نێوان گۆڕان و پارتیە بەڵام بە هەمان شێوە ینی ئێمە ئەگەر تەنها میدیا بە ڕەچاو بکەین ینی زاکری خۆمان بخێنەوە گەر میدیای ئەم دوو هێزە چیان بە یەکتر کردووە ئەبێ بڵین مستحیل ئەم دوو هێز لەگەڵێکا دانیشن بەڵام هەر ئەو دەورانە تێپەڕی بۆ اتفاقیەکی لە نێوان گۆڕان و پارتیە بێکەواتە حەقی سیاسەتە نابێ بە شێوەیەکی لێبڕاوانە بڕیار بدەین ئێمە هێزێکەکەینە دەرەوەی عەمەلی سیاسی ئەمە پارتی ئەگەر بە بڕوای من پارتی دیموکراتیستان ئەگەر ڕەچاوی نەکە یەکێتی ڕەچاوێکە لە نەخشە ڕێگاکەشی هەیە وەکو کادرێکی یەکێتی نیشتیمانی کوردستانیش پێت وایە ئەم نەخشە ڕێگایە ئەتوانێ ئەم قۆناغە تێپەڕێنێ مەبەستم ئەوەی یعنی قووەتی ئەوەی هەیە هێزی ئەوەی هەیە ئەم قۆناغە تێبپەڕێنێ و بمان باتە قۆناغێکی ترەوە لە هەرێمی کوردستان ئەزانی بە بڕوای منێکی هێزێکە لە ساحەکەیە ینی هەموو شتێک لە دەستی شێتیان نییە ینی شتی ئەتوانێت بەلایەنە سیاسی بەڵام لەم خاڵانە بە شێوەیەک لە شێوەکان تەواو خاوەندارێتی قۆناغەکەی بەڵێ ینی بیرۆکەی وەکو هێزێکی سیاسی سەرەکی لە گۆڕەپانەکەیە پێی وایە ئەمە ڕێگاچارەیە بۆ هەموو ئەو ناکۆچی و قەیرانانە کە ئەگەر بمانەوێت تێپەڕێنین بەڵام بەندە بە هەڵوێستی لایەنەکانی ترەوە بەندە بەوەی کە پارتی دیموکراتی کوردستان تاچەند لێ دێتە پێشەوە تاچەند ئەو خاڵانە تەفەهومەکە تاچەند ئامادەی گفتوگۆیە لەسەری تاچەند زودنەوەی گۆڕان بە هەمان شێوە ئامادەیە کە لەسەر ئەو بابەتە دانیشتن لەگەڵ یەکێتی لەگەڵ پارتی و لەگەڵ هێز و لایەنە زۆر سپاس مامۆستا عەدەلەت دکتۆر ومێد بێمەوە لای جەنابەت لە هەر لە نەخشە ڕێگاکە یەکێتیانی ئاماژە بە ئەوە کراوە دروستکردنی دەستەیەکی سەرۆکایەتی لە ڕابەرە سەرەکیەکانی پێنج لایەنە سەرەکیەکە بۆ قۆناغی گواستنەوە تا کاتی هەڵبژاردن ینی منە مەوێت بە دیاریکراوی قسە لەسەر قۆناغی گواستنەوە بکەم ئاساییە ئەکرێت ئێمە نمونەیەکی نامۆ نابێت هێندەی تۆ ینی لە سیاسەتی نێودەوڵەتی شارەزایت و متابعەت کردووە کە ئەم قۆناغە وەکو قۆناغێکی گواستنەوە مامەڵی لەگەڵا بکرێت و وەلایەنەکانیش تا چەندە ئەبێت تەقبولی بکەن بەڵێ خۆی یان پێشوازی لێ بکەن لە نەخشە ڕێگاکە
ئەو سێخاڵی لەواری سەرۆکایەتی هەرێمەوە دانراوە نووسراوە دوای ڕێکەوتن دوای ڕێکەوتن ئەم ئۆپشنانە هەیە ئۆپشنی یەکەم ئەوەیە کە خۆیان لایەنەکان ڕێکەوە لەسەر کاندیدێک ئۆپشنی دووەم ئەوەیە کە دەستەیەکی سەرۆکایەتی لە 5 کەس کەواتە و 5 لایەنە کەسی سەرەکی دابنین بەڵێ ڕابەری هێزەکان بێ یعنی تەسەورەکەم ئالیاتی بۆ بدرێزێتەوە ئەو 5 کەسە چۆن کار بکەن ئایا وەکو نمونەی مەجلیسی حکومی عراقی بێ زۆر بە زۆری نەش بڕیار بدرێت بەڵام یاخود وازی لێنا ینی بۆ بواری مفاوەزات بەڵێ ینی دوایی ئالیات دائەندرێ بۆی کە ئەو 5 کەسە بەچی شێوازێک بەچی ینی ئالێتێک کە حکومڕانێکە بدۆزنەوە خۆی قۆناغی گواستنەوە چییە قۆناغی گواستنەوە تا هەڵبژاردنێکی ترێ ئەم هەڵبژاردنە کەی ئەنجام ئەدرێ کەی ئەنجام نادرێ پێیوەستە بەو ڕێکەوتنەی کە لە فەقەرەی پێش ئەم سێخا ئۆپشنیادا لە قەراردان لەسەر قۆناغی گواستنەوە بۆی بۆ بینەریش ڕوون بێت ئەبێت کاتی هەڵبژاردننی ژێک لا بکرێتەوە یان بە کراوەی هێڵڕێتەوە ئیشکالی قانونی دروستە بێ لەسەرەوەی جارێک شوێ مەرسومی هەڵبژاردن دەرەکە کۆمیسیۆنی باڵا ڕاست پێرێ بۆی کە هەڵبژاردن ئەنجام بات و ئەبێ ئەمانە هەم پێش کاراکردنەوەی پەرلەمان ئەم حاڵەتانە نابێ ئەنجام بدرن ئەبێ پەرلەمان کارا بێ جا ئەو لایەنانە ڕێک بکەون لەسەرەوەی ئایا سەرۆکی هەرێم یان ئەو کەسێک کە کاندیدێکن لە پەرلەمانە هەڵبژێردرێ یان نە ئەو کاتە سیغەی ڕێکەوتنەکە ئەزانێت تەبیعەتی ئەم قۆناغی گواستنەوەی بەچی شێوەیە بێ پەرلەمان بۆ گۆڕینی سەرۆکایەتێکی خۆشی دیسان پێویستی بەوەی خۆی کارا بکات بەتەشید بۆیە هەموو قۆناغەکان بەسراونەتەوە بۆی ئەم سێ ئۆپشنە بەسراونەتەوە لە خاڵی سێمە بەسراونەتەوە بۆی کە ڕێکەوتن بکرێت لەسەر هەر سێ باڵین سەرۆکایەتێکە بەیەکەوە پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە ئەگەرنا ناتوانین لەم قۆناغە دەرباز بین ڕاستیەکەی کێشەکە لەسەرەوە نییە کە چی ئەبێتە سەرۆکی پەرلەمان خۆ گۆڕانیش کێشیان لەسەرەوە نییە چی ئەبێتە سەرۆکی پەرلەمان بەمەرجێ ئەو گۆڕانکارانەی تر بکرێت کە بارزانی لە پەیامەکەی خۆیان باسیەوەی کردو کە هەر سێ گۆڕانکاریەکە بکرێت یعنی ئەم پاکێجە بەیەکەوە ئەگەر توانی گۆڕانکاری دروست بکرێت و ئەم دەنەخشە ڕێگایی یەکێتی حەزەکەمەوە بڵێم کە نەخشە ڕێگایەکە دوای ئەوەی ئۆرگانەکانی یەکێتی دەنگی لەسەردەن و ئەبێ بە با بڵین بە بڕیاری یەکێتی دوای ئەوە مفاوەزاتی پێکرێت لەگەڵ لایەنەکانی ترە یعنی ئەبێ ئەم نەخشە ڕێگای کوردستان نییە نەخشە ڕێگای یەکێتیە بۆ مفاوەزات بەڵام منیش وتم بە شێوەیەک لە شێوەکانە بینی یەکێتی لە نەخشە ڕێگاکەی خاوەنددارێتی لە دۆخەکە کردووە تەنان لە ناو یەکێتیشە هەندێک ڕەخنە لەمەش گیراوە لەبەر ئەزانی خۆی حاڵەتەکە پەیوەندی بۆیە کە هەم قسەکردنی یەکێتی وەکو قسەکردنی لایەنەکانی تر نییە ڕاستیەکە یعنی قسەکردنی یەکێتی جیاوازە لە قسەکردنی هەر بزوتنەوەیەکی تر هەر حیزبێکی تری سیاسی چونکە یەکێتی ئەتوانێت لایەنی یەکلاکەرەوە بێ بەڵام ئەوەشمان لەبیر نەچێ ئەبێ ئەو ژنگەی کە ئەو بڕیاری تیادرێ ژنگەیەکی دروست بێ دکتۆر کاتەکە ئەمەوێت ینی بەکاری بێنم بۆ قسەکردن لەسەر تەوەرێکی تر بەڵام ئەگەر بکرێت لە یەک خولەکە ڕێی خۆتم پێ بڵێ زۆر سوپاس دەکەم کورد ئەبێ لە ئێستاە چۆن مامەڵە لەگەڵ حکوومەتی عێراقی بکات ئایا ئەکرێت ینی لە ئێستاوە تەواو پشتی تێ بکات و دەستبەرداری بێ یان ئەبێت دیسانەوە لە بەغاوە هەنگاوەکانی خۆی بنێت و نێوماڵی خۆشی بە شێوەیەک لە شێوەکان ڕێک بخاتەوە بەتەئکید نابێت پشت بکرێتە بەغا ئەگەر ئێمە هەر داواکاریەکمان هەیە جا سەربەخۆی یا جیابوونەوەی هەر بڕیارێکی ترە کە خەڵکی هەرێمی کوردستان ئەیدەن نەک حیزبێکی سیاسی ئەم بڕیارە ئەبێ لەگەڵ بەغایە پێشوەختە ڕێکەوت بین و بڕیاری لێ بین و وەفد دروستکەین و خۆمانی بۆ حازرکەین و پێشمە ئەو مەشروعی کە ئێستا لە بەغا قسەی لەسەرەکرێ باشترین دەواازەیە باشترین ڕێگایە بۆی ئێمە لە ڕێگای ئەو مەشروعەوە خواستەکانی خۆمان بخەینە ئەو مەشروعەوە لە ڕێگای ئەو هەستەکەی ئەو پرۆژەیە ینی هێندەی هیوا تایە کە ئێمە خواستەکانی خۆمانی تیا ئەمە دەواازەیە کە بۆ جێکردنەوەی خواستەکانی خۆمان لە ئاخیر مبادرەی مقتەدا سەدرە باسی وا کرێت تەنانەت باسی ئەوە ئەکرێت جائیزە تەرەفی نێودەوڵەتیش تدخل بکە بۆ مفاوەزاتی نێوان هەرێمی کوردستان و بەغا ئەمە بەڕاستی شتێکی تازەیە هەرچەندە لە مەشروعەکەی تحالفی وەتەنیە ئەمەش هاتووە ئەگەر ئاساییە کە یۆنامی مراقیبی ئەم پرۆژەیە بێ و لە ئاخیرا بیکاتە پرۆژە بڕیارێک کە چاودێری بکرێ بەڵام ئەمەش بۆ خۆی دەواازەیەکی باشە لەم نەخشە یعنی بتوانین نەخشە ڕێگا بەڵام هەموو ئەوانەی کە ئێستا جەنابەت لە پێشەوە باستر لە مقدیمەکەی ئەگەر ئێمە ناوماڵەکی خۆمان و خطابێکی مشترک و هاوبەشمان نەبێ بۆی کە ئەمانەوێت چی بکەین چونکە یعنی ئەمە تا ئێستا ئێمە متفق نین لەوەی کە هەموو هێزە سیاسیەکان چیمان ئەوێ ئەمەش کێشەی گەورەی بۆ دروستکردن لە مێژووە وە لە ئێستا سپاس دەکەم مامۆستا سیروان بێمە و لای جەناب تو ینی قسەکانی کۆتاییمان ڕەبت بکەین بە پەیوەندی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقیەوە ینی لە ئێستاە ئالۆزیەک بوونی هەیە ئەو کات قسە زۆر لەسەر بودجە کرا
کە بودجە وەکو فریادڕستێک سیرکرا بەڵام ئەبینی لە ئەرزی واقع وەکو پێویست نییە و ڕکە تەجاوب بوو وەڵامدانەوەی حکوومەتی هەرێمیش وەکو پێویست نەبووە بۆ پرۆژەکە لە سەرەتاوە ڕەتیان کردوەوە. ئەگەر قسە لەسەر ئێستا بکەین بە پێی پێدراوەکان بە پێی مەتەیاتەکان حکوومەتی هەرێم ئەبێت چۆن مامەڵە لەگەڵ حکوومەتی عێراقی بکات بۆ ئەوەی هەموو دەستکەوتانی بەدەستی هێناوە لە دەستی دەرنەچێت و ئیش لەسەر باشترکردنیشیان بکات. تەناورە دەرفەتم پێدا یەکشت ڕوون بکەمەوە بەڕاستی هەڵە تێگەشتنێک هەیە لەوەی من مافم نییە بە ناوی کەسێکەوە بڕیار بدەم بزودنەوەی گۆڕان تا ڕۆژگاری ئەخیر لە ئۆپۆزیسیۆن بیا لە حکوومەت بێت. دواترەوەی هێزە سیاسیەکە خۆیەتی بڕیارەدا ئەگەر چێتە حکوومەتەوە ئەگەر ئۆپۆزیسیۆن ئەمێنێ بەڵام بە ئەومان لەبیر نەچێ بەڕاستی یەکشت لێرانە هەیە کاتێکە کە هێزێکی سیاسی کە حیزبێکی سیاسی بڕیارەدا بچێتە ناو حکوومەتەوە پێویستە بە دوو وشەی عەرەبی لە سەڕا و زەڕا لە گەورەترین خۆشی و ناخۆشیە ئەم هێزە هاوکار و تەریبی ئەم حکوومەتە بێ. ئەگەر وای نەکرد بەمانە ئەم کەسە سەنگەری ئۆپۆزیسیۆنی چۆڵ نەکردووە کە مادام سەنگەری ئۆپۆزیسیۆنی چۆڵ نەکردووە بەمانە من بۆیە ئەڵێم ئۆپۆزیسیۆن بوون بۆی قازانجترە. ئەوەی کە پێویستە بڵێم ئەوکەڵی ئەخلاقیش قبول ناکات هەر ئینسان کە کەسێکی دەسەڵاتدار خاوەن خێزان لەگەڵ کەسێکی بێدەسەڵاتە هاوسەنگ پێی لە مەسئولیەتە لەو مەسئولیەتێک ئەکەوێتە سەرشانی ئینسان لەبەرەوەی بزوتنەوەی گۆڕانیش ئەگەر با بڵێم وەکەڵێ ئەوە خۆیان ئازادن ئەچنە ئۆپۆزیسیۆنیان لە حکوومەتە بەڵام من وەک هاوڵاتێکی ئەم هەرێمی کوردستانە ئەڵێم ئەگەر ئێمە بمانەوێت سیستەمێکی دروست و تەندروست بنیاد بنین حکوومەتێکی تۆکمە کە بەرگەی تەحەدیاتەکانی هەرێمایەتی و نێودەوڵەتی بگرێت پێویستە ئۆپۆزیسیۆنمان هەبێت. ئەم حکوومەتە پێویستە ئۆپۆزیسیۆنی هەبێت بۆ پرسیارەکەی جەناب عێراق و هەرێم بەڕاستی بە درێژایی 100 ساڵی ڕابردوو ئێمە بە درێژایی حکمی سونە هیچ قازانجێکمان لە حکوومەتی عێراقی نەبینیوە لە ماوەی 11 ساڵی حکوومەتی شیعەش ئێمە بە هەمان شێوە لە سەردەمێکە کە ئێمە سەر و کۆماریش لە خۆمان بووە ئێمە چەندین پۆستی گەورەمان هەبووە لە عێراقا وەکەڵێ پێک نەگونجاوین بەڵام تا ئەو کاتێک کۆمەلگای نێودەوڵەتی قەناعەتێک بەوە هێنە کە ئەم عێراقا کۆتایی پێهاتووە یەک پارچەی خاکی عێراق کۆتایی پێهاتوە من باوەڕم وایە پێویستە ئێمە لەگەڵ عێراقا هەڵبکەین هەڵکردن بەومانە ئێمە سیاسەتێکی نەرم سیاسەتێکی مەرن بکەین ئەو کاتێک کە عێراق لاوازە پێویستە ئێمە هەنگاو بنین و کاتێک عێراق بەقوتە پێویستە ئێمە وەکەڵێ پاشەکشە بکەین نەک لە داواکاریەکانمان بەڵکو لە چونکە سروشتی سیاسەتیش وایە کاتێکە لە ژوورە داخراوەکانە کۆبوونەوە ئەکرێ بەڕاستی کۆبوونەوە بۆچی ئەکرێ دانیشتن بۆچی ئەکرێ هەر بۆ ئەو داواکاری و داخوازیەکانە. یەک شتیشم لا گرنگە بەڕاستی کا یادگار لە ڕێگەی کەناڵەکەی جەنابتەوە ئێڵێم بەداخەوە ئەڵێم حیزبی سیاسی خۆی ئینسان بە درێژایی مێژووکە هەنگاوەکانی گەشەی سند و ئاتێکە گەشتە ئاسێکە سیاست بکە خۆی کەسێکی تەفەڕۆ کرد بۆی سیاسەتی بۆ بکە ئەم کەسە سیاسیانە پێویستە لە ژوورێکی داخراوە شەڕی سیاسی بۆ منی شەقام بکەن. کەتوایە کردویانە نەخێر بە پێچەوانە وەک عەرە بڵێ وەلعەکس و صحیح ناکرێ من بێم دەنگ بدەم بە حیزبێکی سیاسی ئەم حیزبە سیاسیش لە ژوورە داخراوەکانە شەڕی سیاسی نەکا بۆ من دیسان عاز بداتەوە بە من مامۆستا زانکۆکە داخە پارێزەر دادگاکە داخە فەرمووەرە سەر شەقام ئیکاک ئەگەر وا بێ من حیزبی سیاسیم بۆ هەڵبژاردووە کورت و مختصر ئەمەوێ ئەو عەجی جەناب بینەرانیش بکەم پێویست نییە شەقام شەڕ بۆ حزبی سیاسی بکە پێویستە سیاست ئیش بۆ شەڕ بۆ شەقام کە شەڕی سیاسی و کاتێکیش کە دەرگا ئەکرێتەوە لە ژوورە داخراوەکانەوە دێنە دەرەوە ئەمە دۆخە ئاسایەکەیە کە ئەبێ بگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان ئەمە دۆخە ئاسایە ئێستا بوونی نییە وەڵی ناڵێم بوونی هەیە بەڕاستی بەڵام بەرەو پێشوونی باشیش ڕوویداوە بەڕاستی یەک تێبینیتیشم لە بەڕاستی عەدالەت باسی بابەتێکی کرد یعنی بەڕاستی حکوومەتی بنکەفراوان لە قۆناغێکی هەستیارە بۆ فعلا منیش لەگەڵیم بەڵام بارە بیرمان نەچێت لە هەستیارترین کاتیشە حیزبێکی سیاسی خاوەن 24 کورسی پەرلەمانە و حکوومەتی بەجێهێشت سەنگەری حکوومەتی بەجێهێشت بەمانە ئێمە ئەگەر حکوومەتی بنکەفراوانیشمان پێیان نەکردایە بدەریان خۆیان ئەڵێن دەرمان کرد بەڵێ متفقم لەگەڵ پارتیش نایشارێتەوە دەرمان کرد بەڵام دەرکردنەکە لەسەر چ ئەساسێک بووە زۆر بۆی مامۆستا عەدالەت زۆر بە کورتی ڕێی خۆت لەسەر پەیوەندی ینی بۆی ڕای جەنابیشت وەرگرم حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقی زۆر بە کورتی ئێمە کۆمەڵی کێشەی هەڵواستراو لە بینمان هەیە و هیچ تازەشی هاتوۆتە سەر ئەوەی کە تازە هاتوۆتە سەری قۆناغی دوای داعش ئێمە ئەبێ لەسەر حکوومەتی عێراقیە لەسەرم قۆناغە ڕێک بکەوین چونکە هەندێک پەرەسەندنی سیاسی و مەیدانی و عسکەری هاتوۆتە کایە و بەشێکی زۆری ناوچە کوردستانەکان هاتوۆتە سەر هەرێمی کوردستان بەشێکی زۆری ئەو ناوچانە هێزی پێشمەرگەیتیایە بێگومان ئەمە ئەبێ تابعێکی قانونی پێت بدرێ و لە ڕێگەی گفتوگۆی سیاسیشەوە چارەسەر بکرێت جینا ڕەنگە بێتە خاڵی ناکوچی و بەرێکەوتنی تری نوێ لە نێوان ئێمە و بەغایە ئەمە ئێوامان لێکە هەنێ جار بیلەوە بکەینەوە کە ئێمە بۆ ئەوەی مۆرچێکی یاسایی بدەین بە
ئەو پەرێزەدنە سیاسی و عسکری و مەدانیانەی کە هەیە پێویستمان بە گفتوگوۆیە لەگەڵ بەغدایە دیسانەوە ئەگەر بۆ مەسلەی خەونە سیاسیەکانیشمان بێ خەونە نەتەوەیەکانمان بکە مەسلەی ئەنجامدانی ڕیفراندۆمە مەسلەی سەربەخۆیە دیسانەوە ئەمە ناتوانرێ بێتە پێشەوە بەبێ گفتوگۆ لەگەڵ بەغدایە چونکە کۆمەڵگەی نێو دەوڵەتی سەیری ئەم پەیوەندیاکە کۆمەڵگەی نێو دەوڵەتی پێی وایە ئەگەر ڕێکەوتنێک لە نێوان بەغدای جیاردایە سربەخۆیی و ڕاگەیانی دەوڵەتیش بێت ئەبێ لە ڕێگەی بەغدا و بەڕێکەوتن و بەئاشتی لەگەڵ بەغدا بۆی کۆمەڵگەی نێودەوڵەتی سبەینێ پشتیوانی بێت. بەڵێ زۆر سپاس بۆ مامۆستا عەدالەت عەبدوڵڵا، سپاس بۆ دکتۆر ئومێد ڕەفیق، سپاس بۆ مامۆستا سیروان حەمەد شەریف، سپاس بۆ کاتەی بە ئێمە و بە بینەرانتان بەخشی، سپاس بۆ زانیاریەکانتان ماندوو نەبن، دەست و بیرتان خۆش بێت. بینەرانی ئەزیز ڕێزی یادگار فایەق و تەواوی ئەم ستافە ئەزیزە لە شاری سلێمانی و شاری هەولێر قبول بکەن تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورەتان ئەسپێرم و هەمیشە لە خۆشیدا بن. ماڵتان ئاوە.